تا زوڵم لێکراو نەبی نازانی ئازاری مەزلوم چۆنە. ئەها تا ستەمت لێ دەکرێت کەسێ ستەمت لێ دەکا ماڵت دەخوا لە جەستەت دەدا ماڵت داگیر دەکا لە کەسایەتی دەدا و بوختانت بۆ هەڵدەبەستێ بڕوا بکە نازانی ئازاری چم مەزلومیەت چۆنە. ئەوەی کە مەزلوم نەبوو بێ لە ئازاری بەژمەینەتان تێناگا لە ئازاری ستەم لێکراوان تێناگا. ئەوە تا ئێمە میلەتی کورد ئەها بەردەوام چونکە شەڕ و تۆپ و تەیارە و ماڵوێرانی و ئاوارەی و ئەنفال و کیمیاباران ئەوەی بەسەر ئەم گەلی کوردەدا هاتووە زۆر مەینەتیمان شێشتووە. ئەوەی قەدیمی بێت تۆزێک ئەوەی ئەو مەینەتیانەی بینی بێ و خۆی گەورە ئازادیمان لێ تێک نەدا و کەم و کوڕەکانیشمان بۆ چاکە بڕواتان هەبێ بۆیە میلەتێکی بەبەزەین لە فەلەستین لە غەزە منداڵێک کە تۆپ و تیارە بەسەریا دەبارێ و برسیەتی و سەری گرتۆ بۆ سەمون و بۆ نانێک من لە ماڵی خۆمەوە تۆ لە ماڵی خۆتەوە فرمێسک بە چاوتا دێتە خوارەوە. جاری وا کابراایەک ڕەخنە دەگرێت کاکە بۆی دەگری تۆ حەقت چێ بەسەرەوە ئاخر من خۆم بینیومە جەنابەت کە تەمەنێکتان هەیە ژن و پیاوە بە ڕێزەکانی بینەری ئەم بەرنامە بینیوتان ئێمە لە کوردستانە چیمان لێ دەهات چۆن ئاگر و ئاسنمان بەسەرا دەباری چۆن ڕادەگوێزراین چۆن ماڵەکانمان بە شۆفەڵتەخت دەکرا چۆن ئازیزانمان دەبران و لەو دەشتی عەرەبستانە تا ئێستا گۆڕەکانیان نادیارە هەمووی ئەسک و پرووسک بەسەریە کاتێک کەڵاو کراوە زیندە بە چاڵ کراون کە میلەتێکی ڕەشۆڕوت و مەزلوم و ستەم لێکرا و بەتایبەت ژن و منداڵی سڤیل و بێچەک و بێتاوان دەبینین چونکە خۆمان هەستمان پێ کردووە فرمێسک بە چاوماندا دێتە خوارەوە دەستەکانمان بەرز دەکەین و دوعای خێریان بۆ دەکەین کەسێک کە ئەو مەینەتیەی نەدیبێ ئەو بەزەیە لە دڵیانە بۆیە ژانەکانی ژیان فێری بەزەیت دەکا فێری ڕەحمت دەکا کەسێکیش بەس سۆز و بەزەی و ڕەحم لە دڵیابێ نیشانەی ئەوەیە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ڕەحمی پێ دەکا تا بوختانت بۆ نەکرابێ کە تۆ پاک وەکو پەڕی سپی ئاگال لە هیچ نییە دەم شڕێک دوو لە ڕووی ئێوە پەرژین بێ دەم شڕێک دەم بۆگەنێک دەڵی زێرا بە هەڵیەدەیەوە قسە بەم لادا و بەولادا لە سۆشیال میدیا لە فەیسبوک نازام لە کوێ لە ناو کۆڕ و مەدیسا بێکار تاڵ بە تاڵ بوختان بۆ ئەم بۆ ئەو فڕێدەدا هەر کەسێک بوختانی بۆ نەکرابێ کە خۆی پاک و بێگەردە نازانێ ئازاری بە شیدەت و بەهێزی بوختان چییە بڕواتان بێ بەس خات و عایشە و ئەو ئافرەتەدایان پاکانەی کە بێ ئاگان لە ماڵی خۆیاندا لەگەڵ ماڵ و مێردی خۆیاندا وەکو پەڕەی گوڵ ناسکن وەکو پەڕەی سپی کاغەز سپین کەچی ناحەزێک نامەردێک منافقێک دێ بوختانیان بۆ هەڵدەبەستێ کە خات و عایشەی چی لێ کرد کە تا خوا لە قورئانە لە سوورەتی ئەننورە ئاەتەکانی نارد و تیماری دڵە بیمارەکەی کرد هەتا قیامەت دەخوێندرێتەوە خات و عایشە زانی ئازاری بوختان چییە ئەو پیاوەی ئەو کوڕەی کە ئاگای لە هیچ شتێک نییە بوختان چیەک بۆ ناوزڕاندنی بۆ لە کەدارکردنی کەسایەتی و شکاندنی لە کۆمەلگادا بوختانێکی بۆ دەکا ئای چه ئازارێکی بەهێزی هەیە بۆیە تاوانەکەی ئەوەندە گەورەیە بۆیە لەو کاتەشا کە بوختانت بۆ کرا چۆک دامەدا ئەوە خۆی پەروەردگار فێری ئەوەی کردی کە تۆ لە ئازاری بوختان بۆ کراو تێدەگەی چۆن عەرزم کردن ئێستا حەتا نەخۆشی شێرپەنجەی نەبوو بێ و دەرمانە کیمیاییەکانی بەکار نەهێنابێ ئەو کەسەی کە خۆی تووشی نەبووە بەس خوێندوویەتیەوە بەس لە تەلەڤیزۆن نابیستویەتی بەس سەردانی نەخۆشخانەکەی کردەوە نەخۆشی بینیوە قەت نازانێ ئازاری ئەوانە چۆنە قەت نازانێ ئازاری بەکارهێنانی ئەو دەرمانە کیمیاییانە چۆنە بەڵام ئەو کەسی کە خۆی بینیوێتی و سوپاس بۆ خوای گەورە خوا ڕزگاری کردەوە ئێستا نەجاتی بووە ئەو باش لەوە تێدەگا کە ئەو نەخۆشە ئەبینێ ڕێک ئەزانێ ئازارەکەی چۆنە ئەو کەسش کە ئازاری دەرونی توشبووە بەهۆی بوختان بۆ کرانەوە ئێستا کەسێک دەبینێ بوختانی بۆ کراوە لە ئازارەکەی باش تێدەگا ئەوە مادەم تۆپاکی دڵنیا بە خێری تێدایە لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم لسورة النور آيات ينزد پروردگار دەفەرمێ وا مەزانن کە بوختانتان بۆ کرا بە ناحەوەک و خات و عایشە ئەوە شەڕە بۆ ئێوە نە ئەوەش خێرە بۆ ئێوە ئەجری قیامەتە خوا ئەو پلە بەرزل لە قیامەتە داتێ بە ئەندازەی ئەو ناڕەحەتی تووشی دەروند بۆ خوا لە گوناهەکان ڕەشت دەکاتەوە ئەمجا پاشان فێری ڕەحم و بەزەیی دەبی فێری زمان پاکی دەبی لە ژیان تا قەت ئامادەنی بوختان بە کەسێک بکەی قەت گوێ لە بوختان چیەک بگری قەت بوختانێک کەسێک کە ئیفکەکەی کردو بوختانەکەی هەڵبەستۆ بیگوازیتەوە ئەڵێن فڵان کەس وایە وایان گوت خۆ لەوەش دەپارێزی بۆ تۆ خێری تێدا بوو هەتا مردن بوختان بۆ کەس ناکەی چونکە خۆت بوختانت بۆ کراوە